إلهنا ما أعدلك مليك كل من ملك. بەناوی خی بەخشندەی میهرەبان، سڵاوی خی گەورەتان لەبێت. ئامادەبانی بەڕێز و بینەرانی بیسرانی بەڕێز لە هەر شوێنێک هەن، سڵاو و ڕەحمەتی خی پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم لەم دەرفەتە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. لەم ئێوارە دیدارەدا دیدار لەگەڵ یەکێک لە نووسەر و وەرجێڕەکان دەکەین کەوا بەلای زۆرێک لە ئێوەی بەڕێز و بینێران و مسلمانان لە هەرێمی کوردستان ئاشنایە بە دڵنیاییەوە. واگەر ئاشناش نەبێت ئەوە بە دڵنیاییەوە لە ڕێی بەرهەمەکانیەوە، لە ڕێی نووسرا و وەرجێڕاوەکانیەوە بەلای زۆرێکتان ئاشنایەوە بە دڵنیاییەوە بەشێکی زۆرتان بەرهەمە وەرجێڕاوەکانی ئەم وەرجێڕە بەڕێزەتان خوێندووە. بە دڵنیاییەوە من ئەمڕۆ دەمەوێت گفتووە لەگەڵ یەکێک لە وەرجێڕە بەتواناکان بکەم کە لە ماوەی ڕابردوودا کتێبەکانی وەرجێڕەکانی دەنگدانەوەی زۆری لە نێو هەرێمی کوردستان و لای مسلمانان لێکەوتۆتەوە. لەگەڵ بەڕێز ڕێدار ئەحمەد وەرجێڕی کتێبی دڕک و مێخەک کە مامۆستا ڕێدار لە دایکبووی ساڵی 1974 لە هەڵەبجە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە یاسادا و تاوەکو ئێستا مامۆستا ڕێدار خاوەنی زیاتر لە 28 کتێبی نووسرا و وەرجێدراوە. مامۆستا بەڕێز زۆر بەخێر بێن، خۆشحاڵ بووین بەم دیدارە. زۆر سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ سنتەری حکمە بۆ ڕەخسانی و دەرفەتە لێرەشەوە بە خێراتنی ئەو بەڕێزانەکەم کە لێرە ئامادەن و ڕێز سڵاومان هەیە بۆ هەر کەسێک کە گوێبیستمانە بێ ئامان بینێت. زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز. مامۆستا وەڵا پێم خۆشە لەسەر کۆی بەرهەمەکانت قسە بکەین، بەڵام لە سەرەتا دەمەوێت ئەو پرسیارەوە دەست پێ بکەم جەنابتان کەی دەستان کردووە بە نووسین یاخود وەرجێڕان؟ هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا ئێوە زیاتر لە 28 بەرهەمتان هەیە بە نووسین و بە وەرجێڕانەوە. بەڵێ لە ڕاستیە هەر لە زۆرێک لە گەنجەکان لە سەرەتای گەنجیەوە حەزیان بە نووسین هەیە، زۆربەی خەڵکیش بە شیعر دەست پێەکات، هەندێکیان کە بەردەوامە بنەچنە سەرەوەی کە چیرۆک بنووسن، دواتر لەوەوە خوێندنەوە ئەو بوارە ڕاستێنێک کە بەلایەکدا بکەون و لە بوارێکە زیاتر خۆیان ببینەوە. من ئەگەر وەکو بواری شعر بێت، ڕەنگە لەو کاتانی کە قوتابی بووم لە دواناوەندی یەکەم یعنی کاری من لەگەڵ شیعرە بەشداریکردن بوو لە پێشبڕکێکی شعری کە بۆ ئەمە دواناوەندیەکان لە شاری سلێمانی سازکرا بۆ کاتە قوتابی پۆلی چواری گشتی بووین. جارانەوانەی جیلی کۆن بنەزانن چواری گشتیە بوو لە جیاتی ئەوەی کە ئێستا بێ بەدە لە پۆلی 11 ئێستاوە ئەدەبی و عیلمی جیا بۆ پۆلی چواریش گشتی بوو. یعنی پلەی یەکەمم تیا بەدەستێنە ئەوە هاندەرێ بوو کە حەزم لێ بێت. ئەگەر بینە سەر کتێب ساڵی 2007 لە شاری سلێمانی بەرنامەیەکی ڕۆژانەمە بوو بە ناوی بەرنامەی شارۆ. هاوڕێیانی بەرنامە جاران لە ساڵی 90ەکانە وەکو ئێستا کتێب بەردەست نەبوو، وەکو ئێستا گۆڤار و شتانە بەردەست نەبوو، ئینتەرنێت نەبوو، تەلەڤیزیۆنەکان کەمتر تەنها بابەتێک بوون کە شەوانە خەڵکی بینن. ڕادیۆکان زۆر بینەریان هەبوو، بیسەریان هەبوو بورە. لەبەرەوە لەگەڵەوەی کە بەرنامەیەکی یەک سەعاتی هەمەڕەنگەم هەبوو، ئەو بابەتانەی کە هاتن کۆمانە کردەوە لێمانەڵەژاردنەوەی بەسوود بوو. هەر لە ساڵی 1997 یەکەم نامیلکەم بە ناوی شارۆ چاپکرا، دوایی بەرگی دووەمیشی هەر بۆ چاپکرا هەر لەو ساڵەدا. ئەوەکو ئامادەکردن بوو. بەڵام ئەگەر بڕۆینە سەر وەرجێڕان، ئەو کاتەی ململانی رووسیا و چیچان هەبوو، نامیلکەیەکم کردبوو بە کوردی ڕەگ و ڕیشە و ڕەهەندەکانی ململانی رووسیا و چیچان، باسی معاناتی مسلمانان لە چیچان و خەبات و جیهادیان لەوێ لە پێناوی ڕزگاریە. ئەوە یەکەم نامیلکە بوو کە یا کتێب بوو لە بواری وەرجێڕانە کە چاپ ببێت. زۆر باش مامۆستا، باسی لەوەت کرد تاوەکو ئێستا باسمانەوە کرد کە تاوەکو ئێستا 28 بەرهەمتان هەیە. چەندیان نووسراون کە خۆت نووسیتن، چەندیان وەرجێدراون، و ئەوانەی کە وەرجێدراون یاخود نووسراون زیاتر لە چ بوارێک جەنابتان ئەسپی خۆتان تێدا تاوداوە؟ من لێتی ناشارمەوە، ینی ناوێرم لەسەریش کتێبێک بنووسم دانانی خۆم، ئەگەر 20 چاوەش خۆ بەکارهێنابێت.
هەتا ئێستا جورئەتەم بە خۆم لەدا بنووسمدانە زۆر کتێب یعنی بەشێکیان تایە کە چەندین سەرچاوەشی تا بەکارهێنراوە ئەگەر زۆر جورئەتم بە خۆم دابێ نووسیمە ئامادەکردن بۆ نمونە کتێبمەیە لە دەستگای نارین چاپ بۆ بەداخۆ لێرە بەشدارنین نووسیمە ئامادەکردن کتێبمەیە لە لای خۆمان لە کتێبخانەکەیان نووسیمە ئامادەکردن جورئەتی ئەوم بە خۆم نەداوە لەسەر کتێب بنووسم نووسین ڕەنگە زەوق سەلیقەکان لەگەڵ نووسین تۆزە ورد بێ لەبەرەوەی ڕەنگە جەنابشان لەگەڵ بابەتی یاساییدا بن تۆزێک بە وردی کار لەسەر بابەتەکان بکەن. زیاتر ماوەسا دەبێت ئەوە وتکەمەوە لە ماوەی ڕابردوودا جەنابتان لە ڕووی یاساییەوە کۆمەڵێک بەرهەمتان هەبووە ئەگەر بە شێوەی ئامادەکردن بە یاخود نووسین بە یاخود وەرجێڕان بێت پێم خۆشە باسێک لە بابەتە یاساییەکان بکەیت تاوەکو چەند لەگەڵ بابەتە یاساییەکان جەنابتان تێکەڵن. لە ڕاستیە تێکەڵبوونی من بۆ بابەتە یاساییەکان بۆ ئەو کاتە گەڕێتەوە کە لە ساڵی 2010ەوە خاڵی خۆش بوو دکتۆر مستەفا سەڵمی کە هاتەوە هەولێر من وەکو سەرپەرشتیاری کارەکانی ڕۆژانە کارم لەگەڵا کرد هەتا کاتی وەفاتکردنی و دوای وەفاتکردنی تا ئێستاش و لەگەڵ یابووین لەبەرەوە کۆبەرهەمە عەرەبیەکە ئەگەر هەر خوێنەرێک لە بەردەستی بێزانانی سەرپەرشتیاری کۆکردنەوە ئەوانە من کردومە دوایش کە بڕیارماندا بەرهەمەکان بکرێن بە کوردی ئەو بەرهەمانەی دکتۆر سەڵمی بە ڕەحمەت بێت کە یاسایی بوون خۆم تەرجەمەم کردبوون بۆ زمانی کوردی بەشێکیان هێشتا خۆی لە ژیانە مابوو خەریکی تەرجەمەکەیان بوو لەبەرەوە کە ئیشکالێکم بۆ دروست وایە ئەگەڕامەوە بوو دوای ئەوش بەهۆی یعنی خوێندنی یاسا ئەوانەوە ڕەنگی هەر کتێب نەبێ ئیشوکاری ئەمە زۆر جار مەتنی یاسایەک ڕێکخراوێک پێویستێتی یا دەستگایەک یا جاریوا هەیە کارێکە زانکۆیەک پێویستێتی وەرجێڕامان کردو بەجیا لەوەی کە کتێبەکان کراوە. زۆر باشە مامۆستا بابینە سەر ئەو کتێبەی کەوا خەڵک لە لای خەڵک زۆر بەربڵاوە زۆر ناسراوە لە ماوەی ڕابردوودا هەڵبەتە هەم بۆ نازانم جەنابتان ئاگاداری ئەو وردەکارێن یاخودە بەڵام من دوێنێ لە ڕێگەی نووسینگەی تەفسیرەوە بە سوپاسەوە کە ئەم کتێبەی دڕک و مێخەشان وەرجێڕانی جەنابتانە چاپیان کردووە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و لە پێشانگای هەولێریش لە نووری حکمە تاوەکو ئێستا نزیک بە 5,000 دانەی لێفرۆشراوە کە ڕەنگە لەو ماوە کورتە کەم کتێب هەبێ ئەوەندە بەربڵاو بوو بێت. ماوەستا لەو پرسیارەوە دەست پێ دەکەم لەبارەی دڕک و مێخەکەوە چۆن بۆم کتێبت هەڵبژار کە تەرجمەی بکەیت یاخود ئەوەی کە باز دەکرێت دڕک و مێخەک لای تۆ چی دەگەیەنێ؟ لە ڕاستیە دڕک و مێخەک بە شەهیدبوونی یەحیا سینوار بەو شێوەیە کە بینیمان لە مەیدانا وەکو سەرکردەیەکی مەرد هەمومان ڕاستڵەکەین. ئەو کاتە منزانیم ڕۆمانێکی هەیە لە ساڵی 2004 کاتێک کە لە زیندان بۆ نووسیوێتی یعنی ڕێک 20 ساڵ پێش وەرگێڕانی ئەم کتێبە ئەم ڕۆمانە نووسراوە تازە نییە کە زانیم هەر ئەو شەوە تەلەفۆنم کرد بۆ نووسینگەی تەفسیر وتم ئەو ڕۆمانە کەس وەرگێڕانی بۆ کردووە وتیان کەسێک خەریکە بۆ ئێمە 25 ڕۆژە دەستی پێ کردووە بۆ سبەینێ تەلەفۆنیان کردوتیان ئەو کەسە سەرقاڵی شوکار بۆ نەیتوانی بەکارەکەت تەواو بکە هەمووشی فەترەیەکی کەممان لە بەردەما مابوو بۆ پێشانگای کتێبی سلێمانی وتیان ئەتوانین بڵێن تۆ ئەتوانی تەواوی بکەیت بیکەیت مەڵانی لە خۆم ڕابینم بتوانم تەواوی بکەم و ئینشاءڵڵا لێ بڕین بۆ ئەوەی کە تەواوی بکەین. ئەلەوێەوە بیرۆکەی ئەوە دروست بوو کە یەکەم جار من حەزمە کرد کەسێک کردوێتی کێشە نییە هەر کەسێک بیکا وەرگێڕانە مهم ئەوە بوو ئەو کتێبە بکرێت بە زمانی کوردی و بخرێتە بەردەستی خوێنەران. لەوێەوە دەستمان پێ کرد ڕەنگێ هەموو شتێک حەز نەکەم باسکەم لەسەر وەرگێڕانی ئەم کتێبە هەندێک شتیان یاڵینەوە با شەخسی بن و بۆ خۆمان بمێننەوە بەڵام ئەوەندە ئەڵێم ئەوەندە فەزڵ و بەرەکەتی خوای گەورە لە وەرگێڕانی ئەم کتێبە بەسەرمەوە هەبووە هەرگیز خۆم یعنی کاتێک ئێستا ئەوە دێتەوە بەردەستی من و سەیرەکەم تەسەوور ناکەم لە مدەی کەمتر لە مانجێکە کتێبێکی ئاوا توانی بێتم بیکەم بە کوردی هیچێکم بە قەڵەم نەخستۆتە سەر کاغەز هەمووی فایلی کتێبە عەرەبیەکەم بە PDF لەسەر لاپتۆپەکە و بەشی خوارەوشی وەردەکەم بۆ بەس ئاوا دابنیشە و یعنی فەزڵی خوای گەورەی هیچ ئازایەتێکی تیا نییە
ڕەنگە بەشێکیشی بەرەکەتی ئەو دڵسۆزی و دینداری و بۆ لە خوابڕانی کە بووە کە شەهید یەحیا سینوار لەو بەرهەمەیە یعنی لە ژیانی خۆیان هەی بووە. ئستاز من طبعاً بە خزمەتی کتێبەکە و ناوڕۆژ کتێبەکەش گەیشتومە، سواز بۆ خوا خوێندومەتەوە. ینی کتێبەکە بەڕاستی جازبت دەکات. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەر لەوەی بچمە ناوڕۆژی کتێبەکە بەچ میکانیزمێک وەرجێڕانت بۆ کردووە. زۆر جار پرسیاری ئەوە دەکرێت عەرەبیەکەی ئەوەندە بەرفراوان نییە، ڕەنگە کەمتر لە 300 لاپەڕ یاخود 300 و شتێک لاپەڕی لە خۆگرت پێ، بەڵام کوردیەکەی تۆزێک فراوان بووە. هۆکارەکەی بۆچی دەجێڕێتەوە ئەو میکانیزمەی ئەو شێوە وەرجێڕانەیەکەوە تۆ کار لەسەری کردووە چۆن بووە؟ بەڵێ لە ڕاستی عەرەبیەکەی 340 لاپەڕە، بەڵام 340 لاپەڕە قەبارەی لاپەڕی عەرەبیەکە گەورەترە لە لاپەڕی کتێبە کوردیەکە. ئێمە لە کتێبە دوو قەبارەمانەیە، قەبارەیەکیانەوانەی کە سۆڕیان لە کتێبە بە پێڵین وەزیری، ئەوەی کە پێڵین وەزیری یعنی قیاسەکەی 17 بە 24ە، قیاسی دووەممان هەیە ئەمەیان پێڵین ڕوقعی، ئەمەیان 14 بە 21ە، هەتا بۆ حەجمی قورئانەکانیش هەر قیاسێکیان ئەوەیە. قیاسی کتێبە عەرەبیەکە وەزیری بوو، ئەمەیان ڕوقعیە، ئەوە وەکو حەجمی کتێبەکە فەرقەکە، یعنی دیاڕەکانیشی فەرقەکە لەگەڵەوە. ئەوە لەلایە لەلایەکی تر هەر کتێبێکە لە عەرەبیەوەی بە کوردی، عەرەبی زمانێکی چڕترە لە مەعنا تا کوردی، یعنی کوردیەکە زیاتر لە ئەو دەرەچێت. ئەوە دوو. سێم لە کتێبە عەرەبیەکەیە ئیتر بەهۆی ئەوە بووە بە پەلە چاپکراوە یا شتێک نەهاتوون حیوارەکان جیا بکرێن، یعنی کەسی یەکەم بۆ نمونە ئەحمەدە قسەیەکەکات پرسیارێکەکە لە ئیبراهیم، یەکسەر نیشانەی پرسیارەکەدانراوە، ئیبراهیمیش دوای ئەوە جواب بداتەوە. بەڵام لێرە هێنامانەتەوە سەر ئەو شێوازەی کە هەر ستانداردە بۆ کتێب، بۆ ڕۆمان، بۆ ئەوانە، ئەوە قسەیەکە لە دێڵی خۆیاتی ئەوەی وەڵامەداتەوە لە خوارەوە، ئاوا بۆ شێوەیە بۆ ئەوەی خوێنەر بە شێوەیەکی ئاسوودەتەوی خوێنێتەوە کەمتر مانوو ببێت. زۆر باشە. مامۆستا لە کاتی خوێندنەوەی کتێبەکە زۆر شتت بەرچاو دەکەوێت، هەم لە بابەتی سۆز و عاتیفە هەرچەندە ئەو ڕۆیان کەمتر بەدی دەکرێت، بەڵام ئەوەی کە لە ڕووی چیرۆک و تراژیدیا و ڕەنگە تۆزێک ئەوەی کە پێدەگوترێت واقعیەتی ژیان و چیرۆکی ڕاستەقینە زیاتر لە خۆ بگرێت. جەنابتان یادەوەریتان لەگەڵ کامەی زیاترە و پێتان وا بووە ئەم کتێبە کامەی تێدا زاڵە؟ با من لەوێەوە دەست پێ بکەم. سەرەتا کە بڕیارمان ئەوە گێڕانی بۆ بکەیت، هێشتا بەشێکی کەمیمان لێ کردبوو بۆ ئەوەی تووشی حاڵەتێکە بین زۆر جارەوانی کە کاری وەرجێڕانەکەن. تۆ کتێبێک وە لەجێڕی سەرێکی دەستگایەکی تریش ئاگای لە تۆ نییە، وەرجێڕانی بۆ هەمان کتێب کردووە. لەبەرەوە هاتین لە سەرەتاوە زۆر ڕێکلامێکمان بۆ دابەزاند کە ئەو کتێبە وەرجێڕرا، یعنی زۆر جار یعنی کە دوای ئەوەی کە ڕێکلامەکە دابەزی لە تەفسیر و ڕەنگێ نزیکەی 2000 کۆمنتی بۆ ڕۆشتە بوو، یعنی زۆربەی کۆمنتەکان باوەڕت هەبێت کە ئەتخوێندەوە حەستە کرد بگری لەگەڵی ئەوەندە خەڵک بە پەرۆشەوە بوو بۆ ئەو بەرهەمە. وڵا هەرویستم ئەو پرسیارە تایبەتەش بکەم پێشوازی خەڵک لە جەنابتان پێشواسی ئەوە ڕێکلامەکە باش بوو بۆ ئەوەی ڕەنگە 10 کەس تەلەفۆنی کردبێ بڵێ دەست خۆش بگەم، خۆشە نیەتم هەبووە بم کردایە، نیەتم هەبووە کە وەرجێڕانەکەم بکردایە. ئەوە لە لایەک باش بوو. لایەکی تر ژمارەیەکی زۆر تەلەفۆنە هات، خەڵک بەچی تەواوت کرد، ئێمەشتا تەواویشم نەکرد، بە زۆر تەلەفۆنە هات بەچی تەواوت کرد. زۆر جار بە سەحبەت و لەگە برادەکانمان بوو ئەو وەرجێڕانە پێشتر دیزاین کراوە، تازە ئینتخابات تەواو بوو، ئەمە وەرجێڕانە پێشتر دیزاین کراوە. ئەنجا کە دەستمان پێ کرد بەڕاستی سروشتی ڕۆمان وەکو کتێبی تر نییە، یعنی هەر لە بیدایەتەوە تۆ ئەبی بە ئەندامێک لە ئەندامەکانی ئەو خێزانەی کە ئەحمەد حکایەتخوانەکەی و چیرۆکەکە ئەجێڕێتەوە، هەستەکەی خۆشت ئەو کەسێک کە خوێنێتەوە لە جێوێکی ئەم لابی خوێنێتەوە خۆی هەستەکە بۆ بە ئەندامێک لە ئەندامەکانی ئەو خێزانە و لە خێوەتگەیەکە ئەژی لە غەزە، لەوێ ئەژی و ڕۆژانە لەگەڵ ئەوانە هەڵسوکەوتەکاری تر بەدەستی خۆدنی، یعنی بەدڵ تێکەڵیان ئەبیت و من لە ماوەی ئەو مانگەیە هەستمە کرد لەگەڵ ئەوانە ئەژیت
زۆر پرسیار هەبوو ڕەنگی ئێمە کاتێ سەیری ئێساش کە سەیری تەلەڤیزیۆنەکەین خەڵکی غەزە شارەکەیان هەمووی وێران بووە، ئەو هەموو معاناتە، ئەو هەموو شەهیدە خەڵکەکە خۆڕاگرە. پێشەوەی ئەم وەرگێڕانە بکەم زۆر جار پرسیارم لەسەر ئەو خۆڕاگریان بۆ دروستە بوو، بەڵام کە دایکەکانی غەزە، کە خوشکەکانی غەزە، کە باوکەکانی غەزە لەو ڕۆمانەیە ئەبینی، کە مامۆستاکانی غەزە، کە مزگەوتەکانی غەزە، یعنی کە پەروەردە لە غەزەیە ئەبینی، ئەم پرسیارانت بۆ دروست نابێت. ئەزانی ئەوان لە مناڵیەوە کە گەورە ئەبن بۆ خەبات گەورە ئەبن، بۆ شەهید بوون گەورە ئەبن، بۆ قوربانیدان گەورە ئەبن، پێیان وایە ئەو خاکە خاکی ئیسرا و میعراجە، نابێت بکرێتە دەستی خەیری موسڵمان. لەبەرەوە ئالەوێەوە لەوەی سەبارەت بەوەی کە زۆر ڕووداویتایە، زۆر ڕووداویتایە، ڕەنگێ زۆر کەسی تریش جگەر من لەگەڵیانە بگری، ڕووداویشی تایە بەدەستی خۆت نییە، ڕەنگێ لا ئیرادی لەگەڵ ڕووداوەکەیە لەگەڵ ئەو معاناتەیە پێ بکەنی. ڕەنگە من ئجازەکەم پرسیارەکە بکەم ڕووداوی خۆشتامە بجەڕمەیان ناخۆت. وەڵام بینە سەر هەردوو بابەتەکەی باشە. بەتەکید ئەوەی کە خوێنەرە هەردوو ڕووەکەی بۆ گرینگە، ئەوەی کە دەیگرێنێ ڕەنگە نزیک بێ لە واقعی کە ئەمڕۆ دەبینێ. پێم خۆشە لەوە دەست پێ بکەی. وەڵی سەراپای ڕۆمانەکە معاناتە، بەس خەڵکی غەزەش ئینسانن، لەناو معاناتی شاشتی خۆشە. یعنی من هەمووتان کە ڕۆمانە بخوێنەوە زانن باسی عاشقی شەکا لای گەنجی غەزە، لای کوڕی غەزە، لای گەنجی غەزە. غەزەش ئینسانن، یعنی ئەو هەستانەیان هەیە، باسی ئەوانەی تایە. ئەوەی کە زۆر تەئسیری هەبوو بێ لێم کە لەو ڕۆمانە خوێند بێتمەوە، کوڕێکە کە ئەڕات کردەیەکی شەیدخوازی ئەنجام بدات، پێش ئەوە یعنی بە جلوبەرجێکی ڕێکوپێکەوە چێتەوە بۆ لای دایکی و خواحافیزی لە دایکێکات، ئەڵێ دایکە ئێمە شەید عیماد لە ماڵی ئێمە شەهید بووە، خوێنەکەی ڕژاوەتە بەر ئەو دار زەیتونەی ئێمە، بن ئەو دار زەیتونەی ئێمە خوێنەکەی تێ ڕژاوە. ئەم وەکو تۆڵەکردنەوەی خوێنی ئەو ئەڕوات کردەیە بکات، داوا لە دایکێکات کە تەلەفۆنەکەت با لای سەرتا بێت، چکە من ئەمەوێت لە دوا لەحزەکانە کە گیانم دەرەچێت قسەت لەگەڵا بکەم. بە فیعلیش ئەو کوڕەگەنجە ئەڕوات کردە کە ئەنجامەدات و لە دوا لەحزەکانی ژیانیان تەلەفۆنەکە ئەکا بۆ دایکی و خواحافیزی لێکا. یعنی ژنانی دراوسی ئەو ژنە زۆریان پێ سەیرە، ئەڵێن ئێستا کوڕەکەت پێش 2 سەعاتێکاتەوە بۆ ئێرە ئیزنی بۆ شەهید بوون لێ وەرگرتێڵێ بەڵێ ئەی چۆن ڕێگەت دابڕە. یعنی ئەکەویتە بەردەم پەروەردەیەک دایکەکان، هەتا کۆتایی و قوفڵی ڕۆمانەکەش هەر بەوە دێت بۆ دەرەکەوێت کە ژن لە سەرەتای ئەم ڕۆمانەوە چەند گەورەیە لە قەربەیە، ژن چەند گەورەیە. ژن ئەوە نییە ڕێگە لە پیاوەکەی بگری یا لە کوڕەکەی بگرێ بڕواکردێ بڕوا خۆی بەختکا لە پێناوی دینەکەیە، لە پێناوی خاکەکەیە، لە پێناوی ئەوانەیە. نەخێر هاندەرێک و پشتیوانێکی گەورەیەتی و بە لە تەواوی ڕۆمانەکەیە ئەمە ڕەنگی داوەتە ڕەنگە بەڕێزیش خوێنبێتەوە هەستی پێیەکەی هەتا بێ. دیمەنێکی تر زۆر کاریگەری هەبوو، ئەم دیمەنەیان ڕەنگی خۆشش بێ بەڵام ئینسان هەر گریانیە هات بۆی. زانکۆی ئیسلامی لە غەزە کراوەتەوە یەکەم جارێتی، زانکۆی ئیسلامیەکە کە کراوەتەوە لە قوتابخانەیەکایە بڵێن دەوامی تری تیا بۆکو بڵێ یعدادیەک بۆ بەشێکیان کردۆ بە زانکۆ و زانکۆیان کردۆتۆ لەوێ. قوتابیەکانی زانکۆی غەزە زۆر چالاکن، خۆپیشاندانەکەن، دێنە سەر جادە بەربارانی جوولەکە ئەەکەن، جوولەکەکان هێز داواکەن و ئەگاتە ئەوەی کە دەوری زانکۆ ئەگیرێت، زانکۆ پڕوختیشێکی هەیە، شەو بەسەرا بێت. باشەمانە چی بکەن چۆن بینەوە یەکەم جارە حاڵەتی ویان بەسەر بێت. جوولەکەکان لە ڕێگەی کەسایەتی و کەسە ناسراوەکانی غەزەوە هەوڵەدەن یعنی وەساتەیە بکرێت، ئەوانە نێرن دانوستانە بکەن لەگەڵ نوێنەری ئەم قوتابی خوێندکارانە بۆەوەی ڕێک بکەون. جوولەکەکان ئەڵێن ئێمە ڕێگەتانە دەین، پێنج وەرنە دەرەوە،
بڕۆنەوە بۆ ماڵی خۆتان کەسمان حەقیان بەسەرتانەوە نییە. ئەمانیش پێشنیارەکەیان بەدڵە بێ ڕازیە بن، بەڵام جوولەکەکان کە ئەمانە پێنج ڕۆن و لە جادە ڕئیسەکان لا ئەدەنە کۆڵانەکانەوە واناکەن، ئەیان گرن لیانەدەن هەیانە سزنەکرێت ناخواچیەکەن ئیترەوە ڕێیەکێک لە بێ لە سیفەتەکانی جوولەکە لە چەندین ئاەتا ئەوانە بە نەقزی عاهد و پەیمان و ئەوانە مەشهورە لای هەموو خەڵکێک. دوای ئەمە دیسان ڕۆژێکی تر ئەڕاتەوە بەسەرا دیسان ئەم قوتابیانە خۆپشاندانەکەنەوە. هەمان حاڵەتی جاری پێشیان بۆ دروستە بێتەوە، هێزەکانی جوولەکە دەوریان ئەگرنەوە و هێچیەکەن دیسان فێڵەکەی بێن ئەشەوی ڕابردووتر بەکارەهێنن کە سایەتەکانە ئێمان نوێنەری خوێندکارەکان پێیان دەڵێن کاکیەوە بە چوویەک وەگەنی بینیتان چیمان بەسەر هات. ئەحمەد دەڵێت کە حکایەت خوانەکەیە چیرۆکەکە ئەوەی ژەڕێتەوە و باسە ڕووداوەکان کاڵێ زۆرم پێ سەیر بوو، یعنی ئیبراهیمم ئەبینی زۆر بێخەمە، ئێمە شەومان بەسەرا هاتەوە کوڕۆکش لێرەن خەڵک چی بکارێرە چۆن بمێنێتەوە زۆرم پێ سەیر بوو، هەستمە کرد ئەو زۆر بە قەناعەت و دڵنیاییەوە. ئەلێرە یەکش دەڵێن ئەوانەی کە ڕۆمانەکەیان خوێندەوە ڕەنگە لای بەشێکی زۆریان ئەحمەد یەحیا سینوار بێ، بەڵام لای من بۆ خۆم ئیبراهیم یەحیا سینوارە. زۆر باشە. ئەنجا کە ئەم جارە کە سڵحەکە ناکرێت و ڕازی نابن بە سەیفیان ماقوڵەکان و قەناعەتیان بە وعدەکەی جوولەکە ناسنە دەرەوە شەویان بەسەرا دێت، ئەم جارە حاڵەتێک ڕۆدا چاوەڕانەکراوە بۆیان لە مزگەوتەوە ئەڵڵاهو ئەکبەرەکرێ کە خەڵکی غەزە چۆن قوبوڵەکەن کوڕکچەکانتان لە زانکۆ جوولەکەکان دەورەیان گرتە بن، ئێوەش لە ماڵەکانتانان دانیشتە بن. مزگەوتێک ئەڵڵاهو ئەکبەر مزگەوتێکی تر بای دەدێ هەموو مزگەوتەکانی غەزە تەکبیرەکەن، خەڵک هەمووی دێتە سەر جادە. حاڵەتەکە واوە ئەگەڕێت جوولەکە بەس ئێوێ سەرا بپارێزێ، سەرا شوێنی ئیدارەدان و قوبڵەی محافەظە شوێنی ئیدارەدانی بەس ئەوەندە بتوانن سەرا بپارێزن، بەس ئەوەندەیانەوێت، یعنی حاڵەتەکە تەواوەتر لێرە و ئەحمەد ئیعجابی خۆی بە ئیبراهیم دەڕێکە ئەمانە ئیشی خۆیانیان حازر کردووە بۆی ئاوە بەبێ خەم. زۆر باش وەڵام سەبەر ئەوە ناخۆشمان جێڕان و باباسێکی خۆشیش باسێکی خۆشیش بکەین، بەڵام بەر لەوە بینە سەر باسە خۆشەکە، ینی لە هەمان ئەو قەڵبە باسێکی ینی ئەوەی کە شەوی ڕابردوو بێکەوە هەندێک گفتوگۆمان لەسەری کرد شەیدبوونی یەحیا عەیاش، ڕەنگە یەکێک لە کارکتەرەکان بوو بێت. پێم خۆشە باسێکی ئەوەش کوتە چیرۆشێکی ئەوەمان بۆ بکەیت و لە ناو لە کاتی وەرگێڕانەکەت جەنابتان چ هەستێکتان لەگەڵی هەبوو؟ بەڕاستیە ئەبوایە هەر لە سەرەتا ڕۆمێکە ئەم ڕۆمانە ئەبوایە یاداشنامەی یەحیا سینوار بوایە، بەڵام شەید یەحیا سینوار کە لە سجنا بووە هەستی کردووە ئەگەر یاداشنامە بنووسێتەوە مەسئولیەتی تایە، یەک مەسئولیەتی قانونی تایە، باسی هەندی عەمەلیە چکە باسی زۆر سیخوڕی جوولەکەی تێکا کە فەڵەستینین و خەبەرکاران ئەیان کوژن ناویشیان هەیە، ئەمانە بەرپرسیارەتی تایە ئەگەر وەکو یاداش بنووسرێتەوە. ئەوە لەلایەک باسی چالاکیە گیان بەختکارەکانەکە بەناوە هەندێک جار ئەمانە بەرپرسیارەتیان تایە، بەڵام کاتێک دیت ئەیخیتە قاڵبی ڕۆمانێکەوە ڕۆمان بەرهەمی خەیاڵە نەگی واقع بێت، ئەو بەرپرسیاردانە دوای ئەڵێ ڕەنگێ هۆکارێکی تریشەوە ببێ مۆڵەتی لێ ئەو کەسانە وەرنەگرتوێت کە باسییان بکە لە ڕۆمانەکەیە، ئەوانە وای کردووە بیخاتە قاڵبی ڕۆمانێکەوە. شتێکی تر وەکو تێبینی حەزکەم بار خوێنەرێکی بڵێم ئەوەیە کە ڕەنگە هەر ڕۆمانێک لە بێنی بیخوێنیتەوە ئەو ڕۆمانە خەیاڵ و جوانی دەق و کۆمەڵێک شتی تیاابێ بەلاغی تیاابێ، ئەم ڕۆمانی ئەم کەمتر بەلای ئەو شتانەیە ڕۆشتووە، بەڵام لە ڕووی ڕووداوە چڕ و پڕێکە و هەتا ئەخیریش پەیامێکی هەیە نایەڵێت تۆ لەو پەیامەی دابڕێ. هەست ناکەی ئەو بابەتە یەکێکە لەو چوارچێوانەیە کە مەبەستەکە واقع بێ بەڵام بە ناوی ڕۆمان بڵاوی کردێتەوە با هەر ئەوەندە بۆ پێویستوێتی، یعنی ئێستا تۆ لە جاتێی بڕۆی مێژووی فەڵەستین بخوێنیتەوە ئەم لە 67 ڕووداوەکان دەست پێکات، هێشتا شکستی 67 بەسەر عەرەبان نەهاتووە، لەوێ دەست پێکات. زۆر جار لە خەیاڵی پیاوە پیرەکانی شەکە لە ڕۆمانەکەیان ئەگەڕێنەوە بۆ 48
هەندێک گەڕێتەوە بۆ پێشتریش ئەو ڕووداوانەیە کەوێتە ئەو بینەش ئەوەی تایە هەتا ئەگاتە ساڵی 2000 هەمووی تۆمار کردووە حتا ئەو ململانی فکری لە بینی جەماعەتی یاسر عەرەفات و چەپەکان بەرەی میلی و دواییشی دروستبوونی حەماس و پێشەوەی حەماس دروست ببێ ئەو هەموو گلەیەی لە خەڵکی ئیسلامی هەبوو بەشداری خەباتی چەکداری و جیهاد و دژی ئەوەی نییە ئەوانە هەمووی تایە یعنی ڕەنگە لە چەندین لاپەڕی ئەو کتێبەیە بگەیتە کۆمەڵی شوێنی وا تۆ لە واقعی کوردستانیشا کە ژیاوی ئەوانە تیا بینی وایە لە واقعی کوردستانە کە ژیاوی بەشێک لەوانە تیا بینی و بەشێک لەو جدە لە فکری یا سیاسیانەی کە لەوێ فەرع بۆ لێرەش لە بینی خەڵکە هەر هەبوو هەلوتراوە زۆر باشە بێنین سەر بابەت و چیرۆکێکی خۆش لە ناو ئەو کتێبە چ شتێک کە سەرنجی ڕاکێشاوی یاخود لەگەڵی پێکەنیوی بە دیاریکراوی جەنابتان کە بلاتانەوە لە ناو کۆمەڵێک معاناتدا بەڵام ئەوە پێکەنی ناوی بووە یاخود شتێکی خۆش بە بۆ ئەو ئەهلەی کە پێ دەبێت ئەهلی غەزە لە شوێنێکە تووشی حاڵەتێکە بووی ئەمان یعنی بۆی پۆزێک ئەوانەی کە نەیانخوێنێتەوە وێنایکی بچووکی ڕۆمانەکەیان لا دروستکەین ئەحمەد حکایەت خوانە یان چیرۆکەکە ئەجێڕێتەوە باوکی خەباتکارێکی فەڵەستینیە دیار نامێنێ لە شەڕی 67 ئیبراهیم ئامۆزای ئەحمەدە باوکی ئەو شەهید دەبێت ئەمان باپیریان ماوە یعنی باپیری هەردووکیانەکات باوکی باوکان ماڵی ئەوانیش دێن لەگەڵ ئەمانە لە یەک خانواشین باوکی ئەحمەد هەر دیار نامێن بەس باوکی ئیبراهیم دیارە شەهید بووە هەتا ئەگاتە ڕێکەوتنی ئۆسلۆ و یاسر عەرەفات و جوولەکە لە ئۆسلۆ ڕێکەکەون و ئەوانە ئیتر دوای ئەو یاسر عەرەفات و کۆمەڵی خەڵکە گەڕێتەوە ئەمانە هیچ خەبەرێکیان نییە کە باوکی ئەحمەد چی بەسەر هاتووە ئەم دایکەشە مناڵانە سێ کوڕی هەیە دوو کچی هەیە بە جوانی بەخێویانەکات هی ماڵی بڵێن مامەکەشیان ئەو باوکەکە شەهید بووە دایکەکەش گەنجە شووە کاتەوە ئەوانیش دوو کڕن ئەوانیش دێنە لە لای ئەمان ئەژی ئەوانیش بەخێوەکە باپیریشی مناڵەکانیشی کە لە لایە ئەویش بەخێوەکە ئەم دایکە کە لە ئۆسلۆ خەڵک ئەگەڕێتەوە لە دوای ڕێکەوتنی ئۆسلۆ خەڵک ئەگەڕێتەوە بۆ غەزە کەسێک دێ بۆ لایەن ئەڵێ کاکە وەڵا باوکی ئێوە مابوو ماوەیە لە میسڵ ژیا دوایی هاتەوە ئوردن ژنێکی هێناوە دوو کوڕی هەیە دوای فترەیەکی کەمەمانە ڕەنگە 4 ساڵ بوو بن باوکتان شەهید بووە ئەگەر غەڵەت نەبم لە خەیاڵمامان بێت یعنی نەماوەڵتان دایکیشیان مردووە ئەم مناڵانە دێنەوە بۆ ئێرە کوڕەکان 20یانە دایکیان نەی 20 هێشتا ئەڵێن نەمانەزانی لە خۆشی ئەوەی کە ئێستا دوو برامانەیە تەمەنیان 20 ساڵە دڵمان خۆش بێت نەشمان ئەزانی دڵمان ناخۆش بێ ئێستا چۆن بن دایکەمان بڵێ وەڵا باوکی ئێمە ماوە و تۆ لە وڵاتێکی تر بووە و هیچ خەبەرێکیشی نەبووە و ژنیشی هێناوە یعنی ئەکەونە حاڵەتێکی سەیرەوە حیوارەکانی بینی خۆیان کارەکەین بینی خۆیان کە ڕۆژە زۆر سیر و کۆمیدیە بەڵام لەوێ دیسان گەورەی دایکیان کە ئەزانێ بە حاڵەتەکە زۆر بە دڵێکی فراوانەوەڵێ بۆ ئێوە کە تەمایان پێ ناخۆشە دێتەوە ئەوەی کە بوو لەو ڕووداوانەی کە لە ڕۆمانەکە سەرنجڕاکێش بوو سەرنجڕاکێشی تر لە حیوارەکانیانە دایکیان کە ئەچێ خوازبێنی بکە بۆ هەر کوڕێکیان کۆمەڵێ مەرجی هەیە بێ لەو کچەیە هەبێت مەرجەکانی زۆر سیر و خۆشن کە ئەچێ بۆ سەیری یەکێکیان و دێتەوە وەنی زۆر خۆش نەبێ من هەموویتان بۆ باس بکەم مەرجەکانی زۆر خۆش یعنی هەموو لەگەڵ هەموو خوازبێنیەکە کە دایکیان ئەچێ کتێبی ببینێت و دێتەوە بۆ ئەوێ بۆ خۆی بەشێکە و دیمەنێکی کۆمیدیە کە تۆزێک دڵی خوێنە دەێنێت و شوێنی خۆی هەرەوە نەبێت کە خەفەت بخوا لە ڕۆمانەکە بەردەوام مامۆستا پێم وایێت من کتێبەکەم خوێندوتەوە بۆیە لەگەڵ جەنابی مامۆستا زیاتر تێکەڵم بەڵام بۆ ئامادەبووان بۆ بینەرانیش باسی بکەی ڕەنگە باشتر بێت تەواوی بکەیت دەستم کردبوو بە تەرجەمە ڕاستی نەمەزانی باسی سەڵام حوسێنیشی کرد یعنی کە گەیشتمەوە باسی سەڵام حوسێنی کرد وەستان خوایە
ئێستا خەڵک وا ناسراوە عەرەب یا فەڵەستینی سەدام حوسێن بە شتێکی زۆر پیرۆز و گەورە ئەزانە. من خۆم لە ساڵی 2012 بە سەردانێک لە تونس بووم لەگەڵ خەڵکی عالمی وا گەورە قسەکرد باسی سەدام دەکرد کاکە وەڵا سەدام ئەو مجاهیدە نییە کە ئێوە تێگەیشتون و ئەوە نییە کە بۆ دینی ئیسلامیشی کردو. سەدام پیاوێکە ساڕوخێکی دینی دروست کرد، ساڕوخێکی دروست کرد بێ ئینسان ببوژێت ناوێکی دینی لێنا لێناوە عابێت حوسێن چیتی چوو بێت مەجای تەکنەلۆژی جەگەشتێکی دروست بووی نایناوە عەشتار و قور و ئەوەی خزمەتی ئینسان کە ڕۆژتۆ ناوێکی لێناوە هیچی ناوێکی دینی نییە بەزەتی بۆ کوشتن بوو کرد چەک و ساڕوخەکان چۆنین. سەدام ئەو یعنی پێیان سێری بوو یعنی خەڵکی تیا بووی و الحەمدوللا پێشەوەی بمرم بەم عەقڵیەت و بیرکردنەوە. فەڵەستینی خراپتر لەوە سەدامی لەلا پیرۆزە ڕەنگێنێکیشیان ناحەقیان نەبێت یعنی چونکە بۆ ئەوان ڕەنگی بەهەش بۆ بێت هەڵوێستێکیە بۆ بێیان لە چاو ئەوە مستەکردە خراپە لەناو ئەو هەموو خراپە ڕەنگی ئەو لەوان باشتر بێ بگەوان. زۆر ئەترسان شەهید یەحیا سینوار کەوتێتە ژێر ئەو کاریگەری فکری و علومیات بەڵام نەخێر. ئەڵە فەڵەستینیەکان پێیان خۆش بوو چاوەڕوانیان نەکرد کە سەدام ساڕوخەکانی هێنێ بە ئیسرائیل و بە تەل ئەبیبەوە نیوەی تەل ئەبیب تێکدات و کڵاوی کیمیاوی پێوە بێت و ئەوە بکە بەڵام زۆر بە سوکێڵ هیچ بانە تەنها ئەوە بوو تۆزێ ترسێ خستە دڵی جوولەکەکان و هیچی لە مەسەلەکەی ئێمە نەدۆڵ. یعنی ئەوە یەکێکی تر بوو لە وێزگەکانی کە لەو کتێبەیە سەرنجڕاکێش بوو بە درێژایی ڕۆمانەکە نایەڵێ ماندوو ببیت یعنی نایەڵێ ماندوو ببیت ڕەنگی خەمت زۆر کا بەڵام نایەڵێ ماندوو ببیت هەتا ئەگەیتە کۆتاییەکەی باسی کۆتاییەکەشی بکەین یا پرسیارت نا کۆتاییەکەی مامۆستا بۆ خوێنەر لێ نەگەڕین بۆ خۆی بخوێنێتەوە. وەڵای ئێمە باسی کۆتاییەکەشی بکەین دەتەسم خوێنەر نەیخوێنێتەوە. کۆتاییەکەی ناکەین کاکەوە نەیە خۆشتان ئازادن بەڵام من پێم وایە کۆتاییەکەی لەبەرەوەی لە ناوڕاستی کتێبەکە و ڕاستی جازابیەتێک و ڕاکێشانێکی زۆری تێدایە ئەم کتێبە بۆ دەکات خوێنەر زیاتر ڕابکێشێ بۆی کە تمۆحی بداتێ بۆی کە زیاتر بخوێنێتەوە تا مەزرۆی کۆی ئەو ڕووداوانە بێتکەوە لە ڕابردوو لە کۆتاییەکەی ڕوودەدات. ئوستاز وڵای پرسیار هەبوو دەمەوێت لەگەڵ واقعی ئەمڕۆ بەراوردی بکەی جەنابتان. ئەم خۆڕاگری لەم کۆتاییەکەوە فەڵەستینیەکان دووبارە بەدەستیان هێناوەتەوە تا چەند لەگەڵ ئەو کتێبەی کە باز لە پەروەردەی و باز لە بەهێزی ئافرەتان دەکات لە نێو غەزە و پەروەردەکردنی منداڵەکانیان بۆ جیهاد و بۆ جەنگ و ڕوبەڕووبوونەوەی دوژمن ئەم ڕۆژ ڕنگدانەوەی هەمان ئەو واقعیەتە هەیە کە سینوار لە کتێبەکەیدا ئاماژە پێ کردووە. ڕاستیە شاری غەزە ئەگەر بڕۆی مێژووەکەی بخوێنیتەوە بە درێژایی مێژوو یەکێک بووە لە شارە هەرە خۆڕاگرەکان لە دنیاە نەک لە عالەمی ئیسلام لەلایەن یعنی هەر ئەوە نەبووە سەرێشە بوو بێ بۆ ئیسرائیل کە داگیرکەرە بڕۆ کاتێک کە ناپلیۆن بۆناپارتیش پەلاماری فەڵەستینەدات پەلاماری غەزە ئەدات پێش ئەویش هەر کەسێک پەلاماری غەزەی دابێت نەیتوانێت لەو شارەیە داگیری بکات و بمێنێتەوە ئیسلاحەتی تیا بکات. شارێک یعنی مێژوویەکی هەیە مێژووی خۆڕاگری قوربانی دان خەبات ئەوە یعنی بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە ئەمان بڵین بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماس لە فەڵەستینە یعنی سەبرێکی زۆری هەبووە لە پەروەردەکردنە کە زانیوێتی بە تەواوەتی ئامادەن بە تەواوەتی ئامادە بوون بۆ ئەوەی کە ئەو ئەرکە قورسەی خەبات بگرنە ئەسپەی خۆیان ئەمجا بڕیارەدە. یعنی گەر غەڵەت نەبم لە ساڵی 1984ەوە ئەوان دێنە ئەو مەیدانە کە خەڵکی تر زۆر زۆر لە کۆنەوە هاتوونەتە ئەو مەیدانە و خەباتیان کردووە. گاڵێم هاتوونەتە ئەو مەیدان لەو کاتەوە یعنی بە عەمەلی هاتوون وەکو پەروەردە وەکو تەنزیم وەکو کارکردن هەر هەبوون لەبەرەوە ئەو پەروەردەیی و ئەو خۆڕاگری کێسا پێشتری جەت باسم کرد وتم یعنی ئەوەی ڕۆمانەکە بخوێنێتەوە ئەمەی کە ئەیبینێ لە تەلەڤیزیۆنەکانە پێی سیر نابێت پرسیاری لە دروست نابێت بۆ چ ئەزانێت ڕاستیە
ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە تەلەڤیزیۆنەکانە یا لە ماوەی ئەم ساڵ و ئەوەندە مانگەیە بینیمان شتێکی عەلەمی بوو بە ئاشکرا بوو، یعنی شتەکان لە بیردا و تۆزی دەخست ئەجینا معاناتی ئەوان لە 2 ساڵی پێشتریشان ناڵێن ژمارە شەیدەکانیان ڕەنگی کەمتر بووە گومانی تیانە، بەڵام معاناتیشیان هەر هەبووە، معاناتی زۆریشیان هەبووە، معاناتەکانیشیان قوڵ بووە، خەڵکی زۆر پێی نەزانیوە. زۆر باش مامۆستا. وەڵا کاتمان زۆر کەم ماوە و ئەگەر بیکەینە قسەی کۆتایی جەنابتان هەم بۆ خوێنەران و هەمیش بۆوانەی کە دەیان هەوێت جیلێک پەروەردە بکەن بەڵام بە خۆڕاگریەوە و ئەگەر نەشتوانن وەکو ئەوان بن بەڵام بەڕێگەی ئەواندا بڕۆن بە زۆر و کەم بتوانن پەروەردەی ڕۆڵەیەکی داهاتوو یاخود جیلێ بکەنکەوە هاوشێوەی ئەوان بێت. وەڵای من حەدم نییە ئامۆژگاری خەڵکەم بەنجە خۆشم لەو تەبان نەبینم خۆما ببینم شایانیەوە کە ئامۆژگاری بکەم، بەڵام ئەوەندە هەیە من ئەڵێم نەکرد بۆ خۆمان بۆ ئەو کەسانەش ڕەنگی خەڵکێکە بێت نەیار بێ ڕەنگێ لە زۆر شوێن قسەش کرا بێت، یعنی قسە وترا بێ کتێبی بۆ نمونە تیرۆریستی وەرەجێڕێ بۆ زمانی کوردی کتێبی تیرۆریستی پڕفرۆشترینە بە کتێبی عەرەبی یانی ئەم شتانە من ئەوەندە ئەڵێم کتێبە پەیامێکی پێ تۆ ئەگەر دۆستیتی یان لە یاریتی بیخوێنەرەوە لێش کە ڕێکێ نووسیبێت یان زۆر گرنگی بە ناوی نووسەرەکەش مەدە بیخوێنەرەوە بزانە پەیامەکەی چییە لەم کتێبەیە، دوای بڕیار بدە لەسەر کتێبەکە، دوای بڕیار بدە لەسەرەوەی ئەم نووسەرە تا چەند توانێتی یەحیا سینوار بە ڕەحمەت بێ ئینشەڵڵا گۆڕی پڕنوورە و جێگەی بەهەشتە و لەگەڵ شەیدان و پیاوچاکان و پێغەمبەرانە حەشری و لە ئاوی کەوسەرە فات و خوای گەورە ئێمەش بەوان بگەێنێت، یعنی ڕاستگۆ بوو لەگەڵ هەردوو شوێنێکا کەوای بوو لە بیداتی ئەم ڕۆمانەوە بیخوێنەوە هەموو ئەوی کە باسەکە خۆی ڕاستگۆ بوو لە مەیدانی شابوو لەبەرەوە پێکسێت نەبێت ئینسانێک بۆ خوای گەورە بە ئیخلاس و ئیشی کرد، خوای گەورە لەناو خەڵکە خۆشەویستێکە هەرم دوای ئەم وەجێڕانی ئێرە یعنی ئەوەی بزانن کە بۆ فارسی وەرجێڕاوە تۆشی هەرە بووە، یعنی لە پێشانگای کتێب بووین برادرە میسرەکانیان و ئێوە باسی 4000 دەکەن 4000 چێکاکە بەخوایمە بە 30000 ڕۆژتوە لە لاما عەرەبیەکەی بەس لە میسرا چاپا بۆ بە 30000 دانە لی فرۆشراوە، ئەخیر دانە لەو ڕۆژانەیە بۆ زمانی پشتووە بۆ ئەفغانەکان تەرجەمە کراوە، بۆ تورکی کراوە، بۆ ئینگلیزیش کراوە دوای شەهیدبوونەکە، یعنی ئەو زمانانەی کە پێش شەهیدبوونەکەیشی بۆیان تەرجەمە نەکرا بێت دوای شەهیدبوونەکەی بۆی تەرجەمە کراوە. هەموو ئەمانە نیشانەیەکی دنیای نیشانی ئێمە بدرێتە ئەم پیاوە خوای گەورە ناوەکەی بەرزتر کردوێتەوە لە دوای گیان فیداکردنیشی. ئێستاش لە ڤیدیۆکانە ئەگەر زۆر جار سەیری بکەین ئەوانەی کە گەڕانەوەی ئاوارەکان و ئەوانەیە هەموویان سرودەکانیان وتافەکانیان دروشمەکانیان هەموویان بۆ گیانی شەیدی یەحیا سینوار. مامۆستا ڕێداری بەڕێز زۆر سوپاس دەکەم، دەستان خۆش بێت، قەڵەمتان بە بڕشت بێت ئینشاءڵڵا، خوای گەورە زیاتر بەرەکەت بخاتە هەم عیلمتان هەم فکرتان و هەمیش بەرهەمی زیاترتان ئینشاءڵڵا. دەستان خۆش بێت، کاتمان گرتی دووبارە زۆر سوپاس. دەستان خۆش بێت، دەستی ئامادەبوونی زۆر سوپاسانە. سپاسی ئامادەبوونتان دەکەم و دەستان خۆش بێت، خۆزای بەخێرتان بادەم، بە دوعای خێر بێ بەشمان بکەن. إلهنا